مستافەت یەقسەت پێ بڵێم ئامنیش لۆ ئێوارە نییە دەستە گوڵەشی دەرەجەیەکم دێ لە خۆم تۆ تێک چیات هەیە من تێک بی بۆچی تە گوڵ تۆ نەقلێ هەیە نەنازانم چیت هەیە نە دیارەکە زانی ببەریتەوە بۆ کێ بیتەوە بەخۆم دەزام لۆ چێ دەبمە وەڵام مەگەر بۆ خۆتی بەریتەوە ئاتۆ حەقت چیا من دەزام لۆ چێ دەبە کەیفی خۆتە بازاری بەخێرتان با ئیشەڵڵا یاخوا بەخێر سەر چاو خارە تو بە غەڵەتیاتی ئێرە جێی سڵح و مەسرەتی نییە ڕۆحەکەم بۆچی بە غەڵەت داتم خۆ من بۆ سڵحوانە نەهاتوو هاتووم بۆ سەیری ئەو گوڵ و گوڵزارە جوانانە ئەی یاخوا بەخێر بێ سەر چاو چەند پێم خۆشە ئەم بە تەمەنانە بێنە ئێرە خاڵەجان ئەمریکا ڕاوەڕا خارە تو تەمەنی تو یۆی هاتی گوڵ و مڵی بی کوڕم گوڵ عەلاقەی بە تەمەنەوە نییە گوڵ هەر گوڵە هەستەمەنێ بێ حەزی بە گوڵە بە سەر چاو خاڵەجان بۆچی دێ بۆ چ مناسبەتێک ئەوەی ڕاستی بێ خێزانەکەم ڕۆمانسی نییە لەگەڵما بۆی هاتووم بۆ لای ئێوە دایمی خوا لە مەتبەخە بۆنی ڕۆنی لێ بۆنی پیازی لێ جا دایمی خوا لە فاو بەقاچێتی بەسەرێتی ئەڵێ ئەم کابرەیە کە فوتبۆڵە نەکاکە ڕۆناڵدۆی چیە ئاوەیە پێ بگەی نای ڕۆناڵدۆ دەزانی وەڵڵاهی دە بیستومە خۆک و ناسی نایناسم ئای دەستێ خۆش بێ ئەزانین چۆن خاڵیشان بەجددی تۆ مادەم ڕۆمانسینە لەگەڵ تا تۆ خێزانەکە و پێویستی بە سەوزاییە جا وەڵڵاهی سەوزایی خۆدایم خەریکم بۆ یەکرد خوا ئاگای لێتی حەفتی وایە ئەمە تەڕەتیزە ئەمە کەوەر ئەمە سەڵق بە هەر بە باوەش بە باوەش فەریکە نۆشی بۆ بەمەوە وەرە بابە تۆ وازایی مەڕە ڕاگەرتۆ لە ماڵەوە بە قوربان کە ئەڵم سەوزایی مەبەستم گوڵ و گوڵزارە چاوەکەم ئەها گوڵ و گوڵزار ئێدە منیش بۆ ئاوە هاتوو ئەسەر چاو ئەمە پێ خۆشە چەند پێم خۆشە ئەو تەمەنانە ئاوا بێن لێرەشت دەرن خاڵت خوات و موالی دەچەنە وەڵڵاهی خۆیەوەی ڕاستی بێسێری لە شولارەکەم مەکە من وەختی خۆی کە گومرگەکە سووتە ئاوا گاگۆڵچیەمە کرد ئەی پەنجاکانی ئەیتر گوێ بەوە مەیە حسابی مەکە بەڵام دڵم 2002 یەک چەپکە گوڵەوە حازرەکەم تاقی کەرەوە بیە بە براشنم ئەجا بزانە ئەکەویتە چ ناز و نیعمەتێک وەڵڵاهی مەمنونم یەک چەپکە گوڵەوە حازرەکەم بیتەقێنێت بە سەر چاو اینجا ئێمە خاڵە بێجگە لە مەسەلەی گوڵ ئێمە شعری ژەنووسین دەستان خۆشی آخر پیانوتم کە ئێوە خەریکی شیعر و شانامن ئەگەر هەیە دوو کەلیمەشم لەوا بۆ بنووسی ئەی ئەوەنێ لە جامخانەکە نووسیمە دووکانی فەتحی بۆ گوڵ و شعر و شانامە ئەو کچە هەتا ماوە بە تەمامە خە بە ساقی ئەو چاو من خوێنەواریم نییە بۆ یەکسەر خۆم کرد بە ژوورە ئەیدە موبایلە پێ بۆ بنووسم مۆبایلم پێ لەسەر پارچی قازمی نووسە بۆ پارچەیە کاغەزێمە کاتی جوانمان لاهی و مناسباتانە ئەها ئەم کارتان نبینی ئەمە هەمووی شتی جوان جوانێسە بۆ دەنووسم دانەیەک تخوا خێزانەکە و ناوی چی بوو وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ ناوێ ڕابیعایە ڕابعە جەینابتەوە ڕابعە لە ناو هیچ شعرێکی جەینابتەوە نە لە شعری کلاسیک نە لە شعری حوڕ ئەو وەستا فەتحی وەیان نا نە ئەشەمبیلا وانیە وەڵام من جێیەکەم و بە لە قەش بێت ئاگە بە ساقە بمارە وەڵا قوشبنێکم بۆ بدۆزەرە مەمنونە بە تامەردن دیتە بەس تخوا تۆ بێ زەحمەت ئێسش کە ئەچیتە ماڵەوە هەڵبانیەکەی ڕابعە ئارە وەڵاڵم ڕابیعا چایە بێنە نابێت ئەوە نابێت تۆ ناوەکەی ناسب کەرەوە بچووکی کەرەوە چۆن چۆنی مەسەلەن تۆ ناوی ڕابعە نییە باح بیکە بە ڕابی ڕابی یعنی چی ڕابی کورکراوی ڕابعەیە خۆشم نازانم ڕابی ها چەند پۆسی جاسەیە و سوفەیەکە ئەم شەو شعرێکم بەسەر ڕابیان نووسی بۆم بخوێنە بە ساقە بم ئەی ڕابی ڕابیانم ژنە جوانەکەی کوردستانم فەرهیم کە دە تۆزێ واز لە ئیش بێنە دەستێک بە خۆ تابێنە بە قەبری باوکم ڕاست دەکە ئێ تۆ بە بەشها جوانی ماڵم باچی تر بەو دەردەوە نەناڵم ئافرم بەخوا جوانە ئێ دوایی جا سێری ئەم دوو دێڕەی ئەخیری کە ئەی تەقێنێ ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێکێنم هەرگیز لە یادی نەکەی ئەوم بۆ باسکەرە و بیڵەرە و جوان جوان حاڵی نەبووم ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێکێنم هەرگیز لە یادی نەکەی بە قەبری باوکمەوە نیم باسی ژن هەر نەکەی ناوێرم زیڕاکەم بیکەم بە دوان من بۆم نووسیویت پێی بڵێ ئەترسیتر ڕۆمانسیە بێت دەتو ئەوە حسابەکە چەنی کرد مەمنونە بم ئەها ئەلێرەش نووسراوە I love you یعنی چی I love you واللهی یعنی چی I love you بەخوا منیش نازانم بەڵام بە یەکێک بڵێ هەر پێ دەڵێ مشکلە نییە ئیتە بزانێکی هەر بۆمانە خوێنێتەوە ئەمە چەنی کرد بە ساقە بم قوربانە بم حسابەکە گوڵەکە بای 25 ئێ کارتەکەش 20 ئەوە 45,000 بە ساقی چاوە بم
یاخوا لەشتان ساغی وەڵا شتەکانتان هەرزانە ئێمەشتمان هەروە هەرزانە یاخوا لەشتان ساغبێ ئەوە 20,000 ئاخر دەنابێت شتەکە هەڵگرە با حەڵاڵ بێ و پێتان حرام نەبێت بەساقەوە بیدێ گوناح بیدێ گوناح جا ئیشەڵڵا گەرە میشە سەری گرت و ژنەکە ڕۆمانسی بوو لەگەڵما وعد بە وعدی پیاوێم یەک باوەش گوڵید لەوا بە یەیتەوە دڵنیابە ئەم شەو دەرەکە یەیتەوە دەی لەشتان ساغی عەزیەتمان دێ سەر چاوم سەرچاو خواپیزە بێ یاخوا خوا لەگەڵ وڵی گوناحە لەو تەمەنەوە کابرایە وڵی گوناحە پارەی سەر دەکە لە سبەینەوە 30 چەپکەم بۆ حازرەکەی چکە هەموو ڕۆژێتەوە من تەشیر هەموو ڕۆژێتەوە ڕۆژێت